پێویستی هەنگاوی بەپەلە و سەرتاسەری بۆ ڕزگارکردنی گیانی زیندانیانی سیاسی بەندکراو سەردێڕی ڕاگەیاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران شەپۆلێکی گرتن و ئیعدام و دەرکردنی حکمی ئیعدام لە ئێران دەستی پێکردووە. کۆماری ئیسلامی دەیەوێت تۆڵەی شکستە سەربازی و سیاسیە سەرشۆڕانەکانی خۆی لە جەماوەر بکاتەوە و لە سەرانسەری وڵات دەستی کردووە بە هەڕەشە بانکێشکردن و گرتن و ئیعدام و سزای ئیعدامی زیاتری دەرکردووە. 5 زیندانی سیاسی بەناوەکانی عەلی ناسراو بە سۆران قاسمی، پژمان سوڵتانی، کاوە ساڵحی، ڕزگار بەیگزادە بابامیری و تەیفور سەلیمی بابامیری بە تۆمەتی بەغی، چالاکی چەکداری، پێکێنانی گروپی تاوانکاری، هاوکاری لەگەڵ ئیسرائیل، پڕۆپاگەندە لە دژی نظام و قاچاغی ئامێرەکانی ستارلینک محکوم کردووە. ئەم 5 کەسە کە نزیکەی 3 ساڵ لەمەوبەر لە سەردەمی ئاخێزی ژن ژیان ئازادی لە شاری بۆکان دەست بەسەرکرا بوون، چەند مانگێکە لە گرتوخانەی ئیدارەی دڵاتی ورمێ بە توندی ئەشکەنجە دراون و ناچار بەدان پێدانانی زۆرەملێ لە دژی خۆیان کراون و مەترسی ئەوە هەیە کە دام و دەستگای ئینسانکوژی کۆماری ئیسلامی ئەم کەسانەش هەروەگە و 3 کۆڵبەرەی کە ماوەیەک لەمەوبەر لە سێدارایدان ئیعدام بکات. لە شاری ئەهواز 3 زیندانی سیاسی بەناوەکانی عەلی موجدەم، موعین خەنفەری و محەممەد ڕەزا مقەدەم کە حکمی ئیعدامیان بەسەردا سەپێنراوە لە 25 پوشپەڕ 1404 هەتاویەوە گواستراونەتەوە بۆ زیندانی تاکە کەسی و گیانیان لە مەترسی جددیدای. ئەم سزا نامرۆڤانە بە مەبەستی چاوترسێنکردنی کۆمەلگا و لە دژی سەرجەم خەڵکی بێبەش و ئازارچێشت و لە سەرتاسەری وڵات بەڕێوە دەچێت و دەبێ ڕێگریان لێ بکەین. حکوومەت بۆمانەوەی خۆی پێویستی بە سەرکوت و ئینسان کوشتن هەیە و لە ڕێگەی ئیعدامەوە درێژە بە ژیانی خۆی دەدات. ئەم سزا و ڕێشوێنە سەرکوتگەرانەی حکوومەت نیشانەی ترسی دەسەڵاتدارانە لە ئەگەری سەر لە نوێ سەر هەڵدانەوەی ئاخێزی جەماوەری. بەرپرسانی حکوومەت دەزانن کە کۆمەلگا تەژیە لە تووڕێی و نەفرەت و دەرکردنی ئەو حکومەت جەنایەتکارانەیە بۆ ڕێگریکردنە لە هاتنەوە مەیدانی جەماوەر. لە هەلومەرجی ئێستادا کە حکوومەت لە هەموو کاتێک داما و ڕسواترە بە پشبەستن بە ئەزمونە بە نرخەکانی جەماوەر لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی و پشبەستن بە بوونی هەزاران چالاکی کرێکاری و کۆمەڵایەتی، بزوتنەوەی بەهێز و ڕزگاری خوازانەی ژنان کە بینایی حیجابی زۆرم لێیان بەسەر دەسەڵاتدا ڕوخاندووە، بزوتنەوەی بەربڵاوی دادخوازی، تێکۆشەرانی بزوتنەوەی دژی ئیعدام، گەنجان و خوێندکاران و هونەرمەندان و چالاکانی سیاسی و هەروەها ئەو ملوێنان خەڵکەی کە بەرەو هەژاری و بێبەشی پاڵپێوەنراون. دەتوانین کۆمەلگا بخڕۆشێنین و یەک گرتوانە بەرامبەر بە هەر چەشنە نەخشە و پیلانێکی حکوومەت بوەستینەوە. ئێمەوەمان زۆر جار و بە تایبەت لە دوودەیە ڕابردوودا نیشان داوە. بانگەوازی ئێمە بۆ جەماوەری ئازادی خواز لە سەرتاسەری ئێرانەوەیە کە بە هەر شێوەیە کە دەتوانن دەنگی ناڕەزایەتی خۆیان لە دژی حکمی ئیعدامی ئەو ئازیزانە بەرز بکەنەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی حکومەکانیان و ئازادکردنی دەستبەجێ ئەوان و سەرجەم زیندانیانی سیاسی بن. یەک ڕێزیتان بەهێز بکەن، هاوسۆزیتان لەگەڵ بنەماڵەی زیندانی کراوان پەرە پێ بدەن، لە بەیاننامە و تۆماری ناڕەزایەتیەوە بگرە تا کۆبوونەوە لە بەردەم دام و دەستگا حکوومەتیەکان و کۆبوونەوە لە ماڵی ئەو کەسانەی کە سزای ئیعدامیان بەسەردا سەپێنراوە تا ئامادەبوون لە مەراسمی گیان بەختکردوان و وتنەوەی دروشتم دژ بە ئیعدام و بۆ ئازادکردنی زیندانیانی سیاسی. هەموو ئەمانەمان ئەزمون کردووە و زۆر گرنگە لە هەلومەرجی ئێستاشدا پەرەیان پێ بدەین. دەرکردنی سزای ئیعدام دەبێ ڕابگیرێت و سەرجەم زیندانیانی سیاسی دەستبەجێ و بەبێ شەرت و مەرج ئازاد بکرێت. حزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران و حزبی کۆمۆنیستی ئێران 22 پوشپەڕ 1404 هەتاوی بەرابەر بە 13 ژوئیەی 2025 زاینی